فەیریش بەپێی ئەو پارێزگانە کە بۆ دانراوە. بۆ نمونە ئێستا پارێزگای هەولێر یەک کۆتایی هەیە، ئەمیش گرامە سەرشەکانن، شێوازی وانش خۆتان دەزانن لەسەر ئاسی عراق یەک بازنەیە، بەڵام هەولێر لە 4 بازنە پێک دێتن لە 15 کورسی پێک دێت، زایدن یەک کۆتاییەکە دەکات 16. ئەمە ئەنجامە پێشکەشتان دەکەین لەسەر ئاسی کاندید دووکاوە تەرشیحی فەردیە. ئالێتەکەشی ئەوە بووە لە هەر بازنەکی چێ براوە بووە ژمارەی زیاتر هینایە دەبتە براوەی یەکەم، بەڵام دووبارە دەکەینەوە ئەوە سەرەتایە نابتە فائز، واتە ئەگەر لێکانە یەک مرەشەح ئەلیف بۆ نمونە لێرە زۆرتری ژمارەی هەبوو، ناتوانین ئەمە بڵێن ئەوە فائزی یەکەم. بۆیە کە کۆتاییەکەی لە پاش پێشکەشکردنی ساڵەکان کە کرایە لە سندوقی تایبەت بۆیان ئامادەکراوە، ئەوانە هەموو تەحلیل دەکرێتن، پۆلین دەکرێتن، بریاری لەسەر دەدرێت لە کۆمسیارەکان. بەڕێزان ئێستا دەچینە سەر پارێزگای هەولێر بەپێی بازنەکان: بازنە 1، بازنە 2، بازنە 4. ئەوە کاین کە پارێزگاکانی ترە. بۆ نمونە بازنەی 1. ئێستا شکاردیار زیاتر ڕۆکردنەوە دەکاتن بەپێی داتاکان. بەڕێزان وەکو باسمان کرد ئەمە پێویستین بە ئێعلانکردنی نەتایجی پارێزگای هەولێر لەسەر ئاستی هەر چوار بازنەکەی. ئێستا ئەو ناوانەی کە دەیبینن ئەوە ناوی کاندیدە بەڕێزەکانە کە لەسەر بازنەی یەکی هەولێر ئەو ئەنجامی ئەو سەڵتانەی کە بەدەستیان هێناوە بەڕێزان هەروەک دەیبینین وەکو باسمان کرد ئێمە ئەعلانی فائز ناکەین، ئەعلانی براوە ناکەین، تەنها ناوی کاندیدەکانی و ژمارەی ئەو دەنگدانەی بەدەستیان هێناوە تەنها، چونکە ئەمە ئەنجامی سەرەتاییە، ئەنجامی کۆتایی نییە. بەڕێزان هەروەک دەیبینن ئەمە بازنەی یەکەم، ئەمە ژمارەی کاندیدەکەیە لە قورعە، ئەوانە ناوی کاندیدەکانن لەسەر پارێزگای هەولێر بازنەی 1. لێرکانە ئەنجامی ئەو دەنگانەی کە بەدەستیان هێناوە، هەر کەسە و بەپێی خۆی، هەر کاندیدە و بەپێی خۆی. ئەمە سەبارەت بە بازنەی یەکەمی هەولێر. ئێستا ئەگەر بچینە سەر بازنەی دووەمی هەولێر بە هەمان شێوە زۆر باشە، زۆر باشە، ئێستا چاوان تام پێ باشە. قريبة تمام يعني
جمال الرئيس زرقي محمد بن بايز محمد سياسة بيستوهاش كردوان جمال محمد إبراهيم نرجو جدول الآخر إبراهيم بل 11,009 تنفيذ علي والي شيخ علي بياتي ساسته حتى وحق جوان عبد الله عمر عبد الله نوح زاد ساسته حتى وساد فيصل كريم خان محمود خليفه برادوسي اجدها ساسته سلوسي ستيفان عزيز حلو خدر بسبين هزار وصفو سيمسي نارو محمود قادر سعيد بسنو هزار خصصو شلو نور محمد صادق محمد ياسين بسجار هزار وصفو بسنو هاش رازان عبد الفتاح رسول الحاجي بين صفو شستو شش شاكان هيلوي يستبين كان هيل سري هذا ما وصل بتجينا بعض الشيء أول شوي محتاج على الواقع داري أول شوي دندر كان الهموار شوي بيزكان أول نقابة مجموع محصات يعني كل أنا محتاج في كبير أي كبير أو شيء مجموع محطات الاقتراع بينصتو نوتو هشت برزان دي كم ناو دس بيدكين خضر علي صادق صوفي منطق حفده زارو نوصتو نوتو دو كردو عمر عبد الله صالح 13,000 هشتو تلوشش ابو بكر محمد مولود محمد دربندي حفصتو بستو شش آماز محمود أسعد فتاح هركي 15,000 هشتو هشتاودو أوي تيكات سمية كريم خان يحيى عمر 1,101 وزير أحمد برايم ملا 18,459 مصطفى إبراهيم محمد صوفي عبد الله 519 عبد السلام محمد سلطان عزيز 1,482 تبيني تاني إلى سري واضح همو داشي نباز نيسي عدد ناخبين في محطات المتبقية واتأوى تلو حفت زارو هشتت وستاو هشت جاري اوانا مانا دنجان حسين بكريتن بوي عدد محطات مطابقة سيصفتو نوتو تار لكل شندي لكل بيصفتو تار دا محطة كواتا بيصفتو تار دا محطة سيصفتو نوتو تار محطة داخلي سيبر كرايا
ژمارەی دەنگدەرەکانی ئەوەی داخل نەکرایە 3780 دەنگدەر بۆیە بتوان ئێمە نافتە براوەی یەکەم احتیمالە لە وێزگەکانی تر مرشحی ئەلف یان با یا جیم زۆربەی دەنگەکان بینی ئامارەکە دەگۆڕێتن گۆڕانکاری بەسە دادێتن دێنە سەر ناوەکانی ژمارەکان پێویستەکە ژمارەکان بکەمەوە لەتان لەگەری باڵ ژمارە 20 لە بازنەی 3 ژمارە 20 هەرێم کەماڵ خورشید عوسمان 7070 دەنجی هیناوە ژمارە 21 عمر رسول حەمەد ئەحمەد 300 دەنگ ژمارە 22 ڕێبوار هادی عەبدوڕەحمان برایم 17202 ژمارە 23 نایب لەطیف خالد عەزیز بلباس 359 ژمارە 24 پەخشان ڕەشید سەعید حەمەد 1139 ژمارە 25 خبریم محەممەد نەجیب حەسەن 3649 ژمارە 26 ڤیان عەبدولعەزیز عەبدوڕەحمان محەممەد 11063 ژمارە 27 لەیلە ئەکرەم سعید سەلیم 7078 ژمارە 28 نەوزاد جەلال ئیبراهیم قادر 250 ژمارە 29 بنار نەوزاد حاجی عەبدولواحد پەنارە بخۆی بەس ئەمەری پارە بینە 253 دەنجی هێناوە ئەو بەنسبەت بازنەی 3 بچینە بازنەیەکی تر تەواو بەڕێزان بڕوان ئەوە بازنەی چارە پێک دێ لە 831 وێزگەی دەنگدان کە 608 وێزگەی کۆتایی هاتیە ئەوانەی کەمانە 89430 دەنگ هەژمار نەکرایە لەگەوانە دێنە ژمارە 20 کاظم باور ئەنوەر ئەحمەد 393 کاظم یاوەرە یاوەر کاظم یاوەر ئەنوەر ئەحمەد 393 محەممەد ژمارە 21 محەممەد ئیسماعیل عومەر ڕەسوول 17913 ژمارە 22 مجدە ئیسماعیل صالح عەزیز 7716 18 ژمارە 24 طارق خورشید صالح عەبدوڵڵا 261 ژمارە 25 نەجات خالد حەمە ڕەشید صالح 121 ژمارە 26 علي ديارني رحاب توفيق برزو برزو مجيد عبد الله يوسف 1606 فيصل احمد ابا بكر محمد خوشناو 336 فرهنگ حسن عباس عبد الله 150 فرع خالد
سمير سعيد طالاني ستوها نهلة قادر محمد حارس 9900 نوتو بين عبد الستار مجيد قادر معروف 10900 سلوهات زمانة سيوسي مريوان قرني إبراهيم أمين 15118 زمانة سيوبينت زمانة سيوشار نريمان خالد صديق عثمان 321 زمانة سيوبينت زهير محمد علي رشيد خضر 1881 زمانة سيوشاش صباح صبحي حيدر حسن 12404 أو بالنسبة بازني 4 هرتي تان هبو بدل خدمتان دايو ورابطان دايو بارك الله فيك. محمد الشيخ محمد عبد النفيس.